بێگومان ڕێگری تەواوەتیە قەتعێکە لەسەر و غەدرانی کە لە پارێزگای سلێمانیە هەر پارێزگای کە لە ئایندا بکرێت. بەشێکی زۆر لە بەرهێنەکان مەڵێندەرەکان هەر ئیفلاسیان کرد. ئێمە بە شەرعی زانین کە داوا لە وەزارەتی تەندروستی بەغا و کی مادیا بکەین کە تایبەتە بە دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی. سلێمانی ئەو شارەی زیاتر لە ساڵێکە قەیرانە داراییەکان بەرۆکیان گرتووە. قەیرانەکان هێندە زۆرن. هەر ڕۆژە و فەرمانگەیەک لە بەردەمایکی کەناڵەکانی ڕاگەیاندندا داوای بەهانەوە چوون لە حکوومەتی هەرێم دەکەن. بەڵام پەسەندکردنی پرۆژە یاسای بودجێی عێراق و ئەو بڕگەی لە نێو پرۆژە یاساکەدا باز لە مەمەڵی ڕاستەوخۆی پارێزگاکانی هەرێم لەگەڵ بەغدادا دەکات، بەرپرسان لە شارەکە دڵخۆش دەکات و بە هەنگاوێک بۆ ڕزگاربوون لە قەیرانەکان ناوی دەبن. ئەم پەسەندکردنی بودجێ کاریگەریی زۆر باشیە بێ. دوو سێ حاڵەت زۆر گرنگە. یەکەم شەفافە، واتە ئەو نادادپەروەری هەبووە جارێکی تر بە پێی یاسا دەرفەت نییە، نەبووە حکوومەت هێرێمی کوردستان و نەبووی وەزارەتێک بێ نادادپەروەری بەرامبەر بە سلێمانی بکە، بەرامبەر بە هەڵەجە بە ئیدارەی گەرمیان ڕاپەڕین تەنان بۆ پارێزگاکانی تریش. ئەم نادادپەروەریە پێویستە کۆتایی پێبێ و بە یاسا کۆتایی پێدێت. حاڵەتی دووەمیانەوەیە کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان جارێکی تر لە عێراق دابەشەکرێتەوە بەسەر پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانە. ئێمە لە ساڵی 2014 ماوەی 9 ساڵە ئەم بودجەیە نەماوە، هەرێمی کوردستانیش نەیبوو. ئەمە ئاوەدانیەکی باشە خاتە پارێزگای سلێمانی، هەم بۆ پرۆژەی نوێ و هەم بۆ ئەو پرۆژانەی کە تەواو نەبوو ماوە بە گەڕخستنەوە و تەواوکردنی پرۆژەکانی تر. ئەتوانین بڵێن ئەم بڕیارانە بە تەواوەتی گۆڕانکاری ئەخاتە هەم ژیانی خەڵک هەم پرۆژەکان بە شێوەیەکی گشتی، چی خزمەت گوزاری بێ و چی تەنانەت کاریگەریە لەسەر بازار و پیشەوەران و کاسبکارانی جوڵەیەکی تر ئەکەوێتە ناو بازارڕەوە بە حکمی ئەوەی کە ماگانە موچەخۆران موچە وەرەگرن و خانەنشینان موچەی خۆیان وەرگن و بودجێکی تایبەتی شەبێ بۆ هەم وەکوتم بۆ پەرەپێدان و بۆ بەرهێنان و هەروەها بۆ توانین بڵێن بۆ هەموو جۆرەکانی پرۆژەکانی ئاسایی پرۆژەکانی تریش. کەرتی تەندروستی لە شارەکە بە ئێستاشەوە یەکێکە لەو کەرتانەی گەورەترین کێشەی هەیە، هەر لە نەبوونی دەرمان و ئامێری پزیشکی و نەبوونی کارمەند و سوتەمەنی پێویست بۆ ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری خێرا کە بەردەوام بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەن بە حکوومەتی هەرێم، بەڵام وەڵامیان نادرێتەوە. سربەخۆیی ئابووری لە هەموو شوێنێکا گرنگە، ینی تۆ ئەگەر بڕیار بە هەرێمی کوردستان نەتوانەیە کە پارێک بۆ تەندروستی دابیم کە ئەمە ینی کفر نییە یاخۆت شتێکی ناشەرعی نییە ئێمە بتوانین لە بەغاوە دەستمان بکەیەوە. بارودۆخەکە بۆ ئێمە زۆر گۆڕانکاری بەسەردادێت بەنسبەت دابینکردنی پێداویستی دەرمان و ئەمانەت تا ئێستا ئێمە بەشێکمان پشتمان بە بەغا بەستووە و بەشێک لە نەخۆشخانەی هیوا کە بەشێک دەرمانەکانی لێ بەغاوە دابینەکرێ. کەواتە ئێمە ئەگەر بمانوێ بە شێوەیەکی جزئی بگەڕێنەوە بۆ بەغا، ینی شتێک نییە کە مەسەرەن لە مەسلحەتی خەڵکانە بێ یاخۆت زەرەر بێ بۆ خەڵک ئەگەر بە شێوەیەکی کولیش مەساریفەکانی تەندروستی خەرجەکانی تەندروستی بگەڕێتەوە سەر بەغا. پێم وابێ بژانەوەیکی باشتر لە کەرتی تەندروستیە بەدیدێ بۆ ئایندە. پەرلەمانتارێکی کورد لە پەرلەمانی عێراق باز لەو بڕگەیە دەکات کە هەر پارێزگایەک لە ئەگەری نەبوونی خزمەتگوزاری پێویست دەتوانێت مامەڵە لەگەڵ بەغدادا بکات و ئەو بڕگەیە باڕێگری دادەنێت لەو غەدرانەی لە پارێزگای سلێمانی کراوە و یان هەر پارێزگایەکی تر کە لە ئایندەدا بکرێت. لە مادەی 12 باسی پابندیەکانی حکوومەتی هەرێمەکات کە لە 400,000 بەرمیلەوە کە پێویستە بیە لەو خەرجی درود با بڵین بەرەمهێنان و گواستنەوەی نەوتەوە لە 150 خاڵە سنووریەکانەوە کە هەموو ئەمانە ملزەمە لەسەر حکوومەتی هەرێم کە بیکە. لەگەڵەوەشە بڕگەیەکی کە تەکید لەوە کاتەوە کە ماگانە حساباتی موازنەی شەهری کە عێراق با بڵێن هەرێمی کوردستان بیگەڕێنەوە بۆ وەزارەتی مالی عێراق، ئەوەی کە چاودێری ئەم پرۆسەیە کە ئەم پارانەی کە ئەچێتە سەر حساب و کە سەرفەکرێ
وەزارەتی مالیە عێراق و وەزارەتی مالیە حکوومەتی هەرێمە دیوانی چاودێری دارایی و هەرێم و عێراقە جگە لەوەش کە کۆمپانیایەکی مختص بە هەمان شێو کە ئێستا کۆمپانیای دیلۆیت با بڵێن چاودێری وردی هەموو داهات و سەرفی بە تایبەتیەوەی کە ڕەبتی بەنەوتەوە هەبێت ئەوەی تری ئەو چوار تەرەفەی کەوتم دوو وەزارەتی مالیە و چاودێری دارایی هەردوو هەرێم و عێراقیش ئەمانە چاودێری وردی داهاتەکان کەیەت و سەرفکردنەکانی ئەو پارێش ئەگەر هەر نەعەدالەتیەک وەکەوەی کە لە ماوەی ڕابردووە ڕووباتەوە یان هەوڵ هەبێت بۆ ئەوەی کە ڕووباتەوە ئێمە ڕاستەوخۆ داوا لە سەرک وەزیرانەکەن کە تەدەخول بکات و تەمویلی ئەو پارێزگایە بکات کە قەدری لێ بکرێتەوە و پارێزگای سلێمانی بێت هەولێر بێت دۆک بیان هەڵەبجە بێت. زیاد لە ساڵێکە کێشە داراییەکان لە سلێمانی بەردەوامی هەیە بێ ئەوەی هەڵوێستی چارەسەری کێشەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەبێت بە جۆرێک زۆری قەیرانە داراییەکان لە پارێزگاکە لە ماوەکانی ڕابردوودا بووە هۆی دروستبوونی ناکۆکی لە نێوان دوو هێزی پێکەنێری حکوومەتی هەرێم و یەکتریان بە سەرچاوەی قەیرانەکان لە شارەکە تۆمەتبار دەکرد یەکێتی بانگەشەی ئەوەی دەکرد پارتی ئابلوقەی شارەکەی داوە و پارتیش پێیوا بوو یەکێتی دەستی بەسەر داهات و سامانی پارێزگاکەدا گرتووە ئەمەش هاوڵاتیان و بەرپرسانی شارەکەی بێهیوا کرد بوو لە چارەسەر بەڵام بڕگەی هەشت لە مادەی سیانزەی پرۆژە یاسای گشتی بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو دەبێتە ئومێدێک بۆ بەرپرسان و هاوڵاتیان لە شارەکە و بە هەنگاوێک بۆ بوژانەوەی کەرتیەوە بەرهێنان و زۆربوونی خزمەتگوزاری لە شارەکە و چارەسەری بەشێکی زۆر لە کێشەکانی کەرتی تەندروستی دادەنێن. چاوەڕوان مەحموود، شارپرێس، سلێمانی.